کابینەوەی حکوومەتی هەرێمی کوردستان احتیمامێکی زۆری بە سێکتەری ئاوەڕۆ و قرتاکوردی گەڕک و کۆڵانەکانی داوە. یەکێک لەو پرۆژانەیە کە ئێمە وەکو سەرۆکاتیشان سیدن کارمان لەسەر کردووە پرۆژەی قرتاکوردی گەڕک و کۆڵانەکەی ناو سەنتەری قەزای دەکانە. ئەم ساڵەش کۆمەڵێک پرۆژە گەڕانەوە. خۆشبەختانە یەکێک لەو پرۆژە گرنگانەیە کە ئەم ساڵ دەکەوێتە بواری جێبەجێکردن ڕەزامەندی هاتووەتەوە پرۆژەی ئاوەڕۆی سندوقی ناو سەنتەری قەزای دەکانە. ئەم پرۆژەیەش بە گوژمەی 900 میلیۆن دیرهام لەسەر بودجە ئیدارەی سەربەخۆی سۆران جێبەجێکرێت. تاوان پرۆژەکە لە بیدایەتی گوندی ماڵەدەر دەست پێ دەکات تا کۆتایی گەڕکی برادۆش بە درێژای 1 کیلۆمەتر ئاوەڕۆیەکە دروست دەکرێت و ئاوەڕۆیەکی دوو بە دووە لە ئاندێکی نێزیکش دەست بە دروستکردنی ئاوەڕۆی سندوقی ناو سەنتەری قەزای دەکات دەکرێت. و لە هەمان کاتدا پرۆژەیەکی قرتاکردنی گەڕک و کۆڵانەکانی ناو سەنتەری قەزای دەکانمان هەیە. ئەم پرۆژەش لەسەر بودجە ئیدارەی سەربەخۆی سۆران جێبەجێکرێت بە گوژمە 100 میلیۆن دینار. پرۆژەکەش پێک هاتووە لە قرتاکردنی کۆڵانەکانی گەڕکی ڕاپەڕین، کۆڵانەکانی گەڕکی گوڵان، گەڕکی ئازادی بە هەموو کۆڵانەکانی قرتاو ئەکرێت. کۆی گشتی ئەم پرۆژەیەش ملیارێک و 700 میلیۆنە لەسەر بودجە ئیدارەی سەربەخۆی سۆران جێبەجێکرێت. بە تەواوبوونی ئەم دوو پرۆژێت خزمەتێکی زۆری هاوڵاتانی ناو سەنتەری قەزای دەکان ئەکات. ئەتوانین بڵێن 180 ناو سەنتەری قەزای دەکان بە هەموو گەڕک و کۆڵانەکانەوە لە کەمی پرۆژە خزمەتگوزاریەکان بەتابەتی قرتاوکردن کۆتایی دێت تەنها 120 ماوە و لە پلانشماندا بۆ ساڵی ئایندە هەرچی کۆڵان و گەڕکمان ناو سەنتەری قەزای دەکان دەرخستە و پرۆپۆزەڵمان بۆ ئامادە کردو ئەوانش بکەنەوە بواری جێبەجێکردن.